لە وەرگرتنی تەندەرەکان تۆزێک بە حەقەت مەترسیان هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا نزیکەی 15 پرۆژە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ڕاگەیەندراون، بەڵام بە هۆکاریەوەی کە بودجە دابین ناکرێت بۆ بەڵێندەران یاخود هیچ بەڵێندەرێک یاخود کەمترین بەڵێندەر ئامادەیە کە پرۆژەی تازە وەربگرێ. من ئێستا لای کاک قادر عەبدوڵڵام کە سەرۆکی لقی بەڵێندەرانی ڕاپەڕینە دەمهەوێت سەبارەت بەوە قسەی لەگەڵ بکەم. کاک قادر سڵاو لێبێ، ئەگەر پێم بڵێ بۆچی ئەوەی بەڵێندەران هیچ پرۆژەیەکی تازە یاخود نوێ وەرناگرن؟ مەڵا بەخێراتتان دەکەین. وەڵا حەقەتەن بە حەقەت بەنسبەتەوە پرۆژە تازانەوە دیارە پرۆژەکان کەمکەمە هەندێک پرۆژە وەردەگرێن لەلایەن بەڵێندەرەکانەوە، بەڵام بە حکمی ئەوەی تۆزێک مەترسیان هەیە لەبەر نەبوونی سویلەی نەختینە ئەوانە، لەبەر ئەوەی تۆزێک ینی بەڵێندەرەکان لە وەرگرتنی تەندەرەکان تۆزێک بە حەقەت مەترسیان هەیە. هیچ پڕۆپارێکی ماوەتەن لای حکوومەت ماوەتەوە؟ بەڵێ ینی پارەی زۆرمان لای حکوومەتەوە، تەنانەت ینی لە 2014ەوە تا ئێستا ینی بە گوێرەی نسبە زۆر ینی هەر کۆمپانیای و دیار نسبەی خۆی هەیە، هەر بڵێن پرۆژە هەیە زارێ بەتایبەتی بڵێنەوە پرۆژانەوە بەرهێنان پەترۆدۆلار پارێکی زۆرمان لای حکوومەتە، بەس خودی مەبلەغەکەی دەبێتە مبالغە هەرچەندێکی بڵێدان، بەڵام پارێکی زۆرمان لای حکوومەتە و تەنانەت ئەو پرۆژانەی کە پار و بڵێن ساڵی ڕابردووش و ئەوانەکە لە بڵێن چوونە بواری جێبەجێکردنەوە زۆر بەی زۆری بڵێن پارەکەمان وەرنەگرتەوە و ینی ئێستا پارەکە لای حکوومەت ماوە. هیچ ئومێدەکەی بۆی ئەو پارەی وەربگرنەوە؟ وەڵای ئومێدێمە چاوەڕوانی بڵێن حکوومەتین دیارە لایەنی پەیوەندیدار لە وەک خۆمان وەکو ئیدارەی ڕاپەڕین وەحدیان پێداوین کە بە گوێرەی چاکبوونی باری دارایی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەولەویەتیان بۆ پرۆژە ستراتیژیەکان و پرۆژانەکە بڵێن خەدەمینە و خزمەتگوزارینە بڵێن وعدیان پێداوین کە پارەکان بدرن بەجاوە چاوەڕوانین ئینشاءالله. سا پرۆژەی ماڵی لەوانم هەیە لە قەڵاتزێ پرۆژەی 2014 و بورجەکەشی لەسەر بورجەی وەبەرهێنانی حکوومەتی عێراقی بوو، بەڵام لەهۆی شەڕی داعش و ئەوانە وەستاوە بڵێن 2019 پارەی بۆ تەرخان کراوە، 2023 وحدیان پێداین لا یازالیش هەرماوە تەواو نەبووە، پارەشمان زۆر لەسەر حکوومەتە لەو پرۆژەی ماڵی لەوان لە قەڵاتزێ و پرۆژەی تریشمان هەیە وەک خۆ مێسا لێرە پرۆژەی بینای تاپۆی خانوبەرەمان هەیە تەسلیممان کردو پارەشمان لای حکوومەتە، جادەی قەڵازە دارەشمانێمان پار دەست پێ کردو مانگی 6 95 کارەکانمان تەواو کردو، بەڵام بەهۆی نەبوونی سویلەی نەختینەوە نەماتوێنێ پرۆژەکەی تەواوکەین و لا یازالیش پرۆژەکە لە ئیشدایە و بەڵام لەبەر نەبوونی سویلە پرۆژەکەمان تەواو نەبووە. هیچ بڕە پارێک وەکو تەمینات کە لە بانکەکانداتان ناوە وەرتان گرتوتەوە یاخود نا؟ نەخێر، هەموو کۆمپانیاکانی نەک ئێمە وەک ئیدارە ڕاپەڕین تەنانەت هەموو کوردستانیش تەمیناتی 2014 ئێستا لە بانکەکانە بۆمان سەرف ناکەن و بە حەقەت ئەویشیان ڕاگردەنا ئەو تەمیناتانە بەڕاستی هەر شتێکی زۆر زۆر جیاوازە لەگەڵ پرۆژەکانش بۆ پارەی نەختینەی و بەداخەوە وعدیان پێداوین ئەگەر ئینشاءالله لێرە بەداوا بۆمان سەرفکەن دەنا تا ئێستا سەرف نەکراوە. پرۆسەی تەندەرین یاسا و ڕێنمایی خۆی هەیە و بۆ مەبەستە ئێمە ساڵانە لە بەڕێوەبەرایەتی گرێبەستەکان لە ئیدارەی ڕاپەڕین هەموو پرۆژانێک کە ڕەزامەندیان دێتەوە لە لای ئێمە بانگەوازیان بۆ دەکرێت و هەر پرۆژەیەک 3000 بانگەوازی بۆ دەکرێت بۆ ئەوەی کە بەڵێندەر بێتە پێشەوە وەری بگرێەوە لە حاڵەتێکدا ئەگەر لە هەر سێجارەکە هیچ بەڵێندەرێک ئامادە نەبوو پرۆژەکە وەربگرێ و کات پرۆژەکەدا بە شێوەی ڕاستەوخۆ لەلایەن دایرەی پەیوەندیدار بنمونەگە پرۆژەکە هیچ شارەوانی بێ شارەوانی ئەندازیارێک دەست نیشان دەکا و باخیتر ئەندازیارەکانی تر لە کاروباری هونێری ئیدارەی ڕاپەڕین سەرپەرشتی پرۆژەکە دەکەن و بە شێوەیەکی ڕاستەخۆ پرۆژەکە دەکەوێتە بواری جێبەجێکردن. ژمارە ئەو پرۆژانە چەند پرۆژەن کە لەو ماوەیەدا ڕاگەیەنراون؟ تا ئێستا نزیکی 15 بۆ 20 پرۆژەیەکمان ڕاگەیاندووە لەو پرۆژانە دیارە بە تەسەسول و بە هەفتانە ڕۆژێک جارێک یان دوو جار ژمارەیەک پرۆژە ڕادەگەیەنین بۆ ئەوەی هەم بەڵێندەر بتوانێت خۆی یەکلا بکاتەوە لەسەر وەرگرتنی پرۆژەکە و دەرفەتی زیاتریش بە بەڵێندەرەکان بدەین و لەگەڵەوەشدا پرۆژەی گەورە و بچوشی تێدایە و بە نزیکەی خۆی لە 300 پرۆژە دەبینێتەوە و دەستمان کردو بە ئەلانکردنی پرۆژەکان. هیچ بەڵێندەرێک ئەو پرۆژە تازانەی وەرگرتووە؟ تەندەریان وەرگرتووە، بەڵام تاوەکو ئێستا ڕێکارەکان تەواو نەبوو بۆی بزانین ئایا ئەو بەڵێندەرانی کە تەندەریان وەرگرتووە تەندەرەکانیان گەڕاندۆتەوە یاخود ڕێکارە یاسایی و مەرجە یاساییەکانیان بە تەواوەتی تێدا هەیە بۆ ئەوەی بتوانین بڵین ئەو پرۆژەیە تەواو بۆ ئیحالە کراوە نەخێر ئێستا ئەمە لە پرۆسەکەدا.